لو هي مكانها البطاقة بتاعت العميل. وەزارەتی گواستنەوەی عێراق هێڵی خزمەتگوزاری و هاوکاری بە ژمارە 5512 خستە کار بۆ دابینکردنی پێداویستی پزیشکی و خواردەمەنی ڕۆژانە بۆ ئەو خێزانانەی کە کەم دەرامەتن. پرۆژەکەمان بۆ خزمەتکردنی هەژارانە و دانانی ئەو ژمارەش بۆ ئەوەیە ئاسانکاری بۆ هاوڵاتیانی کەم دەرامەت بکەین. هەر کات پێویستیان بە هاوکاری بوو پەیوەندی بە سنتەرەکەەوە دەکەن و بە زووترین کات بە هانایەوە دەچن. بۆ کار ئاسانیش زیاتر لە 200 نووسینگەمان هەیە لە عێراق و لە سەرجەم پارێزگاکاندا. بێگومان هەماهەنگیمان لەگەڵ وەزارەتی تەندروستی و وەزارەتی بازرگانی هەیە. بالمبادرة الأولى بالخطوة الأولى بتوزيع لە ڕێگەی کۆمپانیای یۆنکوم لە بەغداد دوو بنکەی سەرەکی لە کەرخ و ڕەسافە کراوەتەوە. لەم دوو بنکەیەوە هاوکاریەکان دەگەیەنرێتە ئەو خێزانانەی کە پێویستیان بە هاوکاریە. بیرمان کردەوە چۆن لەم باڕدۆخەدا کە حکوومەتی عێراقی تێکەوتووە یارمەتی حکوومەت بدەین. ئێمە لە کۆمپانیاکە سنتەرێکی وەرگرتنی پەیوەندیمان هەیە و لە ڕێگەی ئەو سنتەرەوە هاوڵاتیانی کەم دەرامەت پەیوەندیمان پێوە دەکەن. ئەو کات ئێمە لە ڕێی ئۆتۆمبیلە تایبەتەکانمانەوە لە ڕێی نوێنەرەکانمانەوە پێداویستی خۆراکی و تەندروستیەکانیان بۆ دەگەین. للإجابة على الاستفسارات. جائحة كورونا اللي موجودة على مستوى العالم. توانیمان ئەم سنتەرە بەکاربێنین بۆ وەرگرتنی پەیوەندی ئەو هاوڵاتیانەی کە کەم دەرامەتن و پێویستیان بە خۆراک و چارەسەری پزیشکی هەیە. پێداویستیە پزیشکیەکان لە ڕێگەی دکتۆری تایبەتمەندەوە دیاری دەکرێت بە پێی حاڵەتی کەسەکە. بەڵام خۆراکەکانمان لە دوو سەبەتەی خۆراک پێکاتووە و بەپێی ئەو داواکاریانی هاوڵاتیان کە دەیەوێت دەگەێنرێتە دەستی. حتكون عبارة عن سلتين غذائية متنوعة. زبائن البريد العراقي ئێمە لێرە پەیوەندیەکان وەردەگرین و هاوکاری ئەو کەسانە دەکەین کادەیانەوێت ڕوونکردنەوەیان سەبارەت بە چۆنێتی پەیوەندیکردن با سنتەرەکە و چۆنێتی داواکاری پێداویستیەکانیان پێ بگات. ئەمەش لە پێناو هاوکاریکردنی هاوڵاتیانە لەم دۆخەدا. نساعدهم على كل التفاصيل اللي تخص البريد. ئەم پرۆژە خزمەتگوزاریە لە ئێستادا لە بەغدادە و وا بڕیارە لە شارەکانی دیکەش بنکەیان بکرێتەوە. هێڵی ژمارە 5512 ڕۆژانە کراوەیە بۆ پەیوەندیکردن بۆ ئەو خێزانانەی کە هەژار و کەم دەرامەتن تا پەتای کۆرۆنا کۆتایی پێدێت لە عێراق. بە مۆشێخانی گەلی کوردستان.